زۆرترینی ئەو سزادراوانەی لە ساڵی 2010 لە چاکسازی گەورانی سلێمانین بەهۆی تاوانەکانی کوشتن و مادەهۆشبەرەکانەوەن و سێ سزادراویش لە یەک ساڵی ڕابردوودا لەناو گرتوخانەکەدا بە نەخۆشی کۆچی دواییان کردووە. بەپێی ئامارەکانیان گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی 795 سزادراویان هەیە، بەڵام لە یەک ساڵی ڕابردوودا 1057 سزادراو ئازاد کراون کە 655 سزادراویان بەر لێبوردنی گشتی کەوتون. گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی 15 سزادراو بەڕەگەز ئێرانی و 96 سزادراو بەڕەگەز عەرەب لەخۆ گرتووە. هەروەها 121 سزادراویش سزای لە سێدارەدانیان هەیە، بەڵام بەهۆی جێبەجێ نەکردنی سزای لە سێدارەدان ماوەی مانەوەیان لە زیندان یان چەسپاندنی سزا بەسەریاندا نادیارە. لە ساڵی 2010 کۆی گشتی سزادراوی هاتوو 608 سزادراومان بۆ هاتووە. ئازادبوون 1057 سزادراو ئازاد بووە. لە کۆی ئەم ئازادبوونە 655 سزادراویان بە لێبوردنی گشتی کەوتون و ئازاد بوون. 336 سزادراومان ڕەوانەی بنکەکانی پۆلیس و ئاسایش کراوە. هەروەها 432 سزادراو ڕەوانەی دادگاکانی سلێمانی کردوون. هەروەها 218 سزادراومان مۆڵەتی یاسایان وەرگرتووە کە چەند ڕێکارێکی یاسایی خۆی هەیە. دواتر لە 641 سزادراویشمان ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی کراون، جگەوەش کە لێرە لە ناو چاکسازی چارەسەریان بۆ کراوە. هەروەها 121 سزادراوی سێدارەمان هەیە، سزای سێدارە. 15 سزادراومان هەیە بە ڕەگەزی ئێرانی، هەم فارس و هەم کورد. 96 سزادراومان هەیە بە ڕەگەز عەرەبن. بەپێی یاسا و بڕیارەکان سزادراو بۆی هەیە لە 3 مانگ جارێک بەپێی بڕیار و ڕێنماییە تایبەتەکان مۆڵەتی یەکهەفتەی وەرگێت و بچێتەوە ناو کەسوکارەکەی، کەچی بەشێک لە سزادراوان بەپێی تاوانەکانیان ئەو مۆڵەتە نایانگرێتەوە کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا 218 سزادراو لە گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی ئەو مۆڵەتەیان پێدراوە. ئەمە لێرە هەموو مادە جۆربەجۆرەکان سزادراومان هەیە، بەڵام زۆرترینیان لەسەر زیاتر کوشتن و مادەی هۆشبەر زادیان بڵێ زۆرترین ڕێژە هەیە لێرە. هەروەها سزادراوی گەڕاوەشمان هەیە، بەڵێ هەمانە بەر لێبوردنی گشتی کەوتۆ و دووبارە تاوانێکی ئەنجامدا و هاتۆتەوە. بەپێ و تعلیماتانەی کە دانراوە بۆ مۆڵەت وەرگرتنی سزادراوان، سزادراو ئەبێ ڕوبێکی حکومەکەی تاوەکە بە مەرجێک لە ساڵێک کەمتر نەبێت، ئەنەبێت ساڵێک لە چاکسازیە بێت، بۆی هەڵسوکەوتی ئەم سزادراوە بزانین کە شایستەی ئەوەیە مۆڵەتی پێ بدرێ. ئەمەش کۆمەڵی ڕێوشوێنی هەیە، لەوانە حەجز خستنە سەر تاپۆی خانوویەک لەگەڵ 2 کەفیل لەگەڵ مەبلەغێک پارە. 3 مانگ جارێکە سزادراو ماوەی هەفتەیەک ئەتوانێت بچێتەوە ماڵەوە، بەڵام لەژێر چاودێری بنکەی پۆلیسی ئەو ناوچەیی کە تایە. لە ساڵی ڕابردوو 608 سزادراو بە تاوانی جۆراوجۆر چوونەتەوە ناو گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی و سزادراون. چەند سزادراوێکیش لەوانە بەر لێبوردنی گشتی کەوتون و پێشتر، بەڵام لە ئێستادا بە تاوانێکی دیکەوە سزادراونەتەوە. گەرچی لە ئێستادا ڕێژەی سزادراوان 795 سزادراوە، بەڵام بەشێک لە سزادراوان لە ناو گرتوخانەکەدا باوەڕیان وایە گەشوهەوای ناو گرتوخانەکان نەیانتوانیوە بەپێی پێویست کاریگەری ئەرێنی لەسەر چاکسازی سزادراوان دروست بکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.